هەمیشە زێڕەنگەران بە تایبەت لە هەولێری پایتەخت هەوڵیان داوە لە ڕێگەی ئەنجومەنێکەوە کە زێر و مامەڵەکردن بەم بازاڕ و بەم زێڕەوە بەڕێپێکی بکرێت یاخود بە سیستماتیک بکرێت ڕێک بخرێتەوە. بۆیە هەوڵ درراوە لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە زێڕەکە دیاریکە هەرچەندە زۆربەی کات ئەتوانرێت لە ڕێگەی ئەنجومەنی زەرەنگەرانەوە ئەم نرخە بدرێتە هەموو زەرەنگەرەکانی هەرێمی کوردستان. بەڵام هەندێک زەرەنگەر ئەتوانێت خۆی بەپێی حەق دەستەکەی بێت تێچووی حواڵەکردنەکەی بە گۆڕانکاری بەسرانێ. جا ئەم هەوڵەی ئێستا کە دراوە لەلایەن گەنجێکەوە و پاکێجەکەمان بینی وردەکاری تیابوو. بۆیە ئێمە حەزمان کرد ئەمڕۆ هەم خاوەنی ئەو ئەپلیکیشنە یاخود ئەو بیرۆکەی کە بووی هاتووە میوانداری بکەین و بەڕێز هەندرێن وەرتیش میوانداری بکەین کە سەرۆکی سندیکای زەرەنگەرانە و باوان سەلامی ژۆک و بازرگانی زێڕ و خاوەنی ئەپلیکیشنەکە هەردووکان لە ستۆدیۆ لەگەڵ منن. بەخێر هاتن کاکەندرێن بەخێر بەخێر هاتن و خۆشحاڵ بووم. زۆر سپاس کاکەندرێن پێم خۆشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. بینین و دیدگای ئێوە چییە بۆ ئەو ئەپلیکیشنی کە دانراوە یاخود با بڵین بەگشتی بۆ ڕێخستنەوەی بازاری زێر چۆنە؟ دیتنمان لە بۆ ئەو بابەتەی زۆر جوانە. طبعاً ئەمە یعنی دەبێ ئاماژە بە حەقیقەتێک بکەم. دانانی ئەو ئەپلیکیشنە طبعاً لەلایەن کاک باوان و کاک ئەحمەد کە ئەوان وەکو گەنجەکی جوانی ناو زێڕەنگران و کوڕی زۆر زۆر چاک و شارەزان لە بواری ئیشەکەی خۆیان کە ئەو ئیشیان کرد خۆشیەکەی لەوێ بەخۆیان زێڕەنگرن لێ ئیشیان کردیا. وەنیە زەرری نییە بۆ زێڕەنگەران ئەگەر زەرری هەبووە ئەماندار نانەوەنیە قازانجی هەیە لە بۆ زێڕەنگران و لە هاوڵاتیانیش و دەتوانم بڵێم هەولێر کو سنتەرە کو ئەمە وەکو سندیکای زێڕەنگرانی هەولێرمان کردیتە یەکەم و پێشنگ هەر بە یەکەمی دەمینینەوە بە دیلمان نییە هەر بە یەکەمینیش دەمینینەوە. ئەمن ئەو کاتی ئەو ئەپلیکیشنە بڕاتە بها عینە کەش دادنین ئەو کاتی ئیشمان بە عینەکی نامینێ ئەوەندە ئاسان ئەوەندە خۆش دەبی ئیشەکە ئەوەندە جوان دەبی بە تایبەتیش ئەو بیرۆکە جوانەی کە دانانی شاشەشە لە ناوبازاری بە سپاسەوە کە هاوکارمان زۆرە. بەڵام دەمەوێت جێدەستی شخصی جەنابی بەرپرسی ئابووری لە ئاسایشی هەولێر بەڕاستی ئاسایشی هەولێر بیرۆکەکەی مەی دەوڵەمەندتر کرد. بیرۆکەی ئەوەی ئیوانی خۆیان هەبوو بەڵام ئاسایشی هەولێر بەشی ئابووری بەخۆی هات وتی بە هەوڵ دەین سەرۆکی سندیکا و ستافەکەت وەرن هەوڵ دەین بازار شتێکی زۆر جوان بکەین. ئەوە قەپاڵت ساڵشە لە ئەستەمبۆڵ خەڵکی مەچووە ئەوە دیرە لە دوبەی تەماشایکەین ناو قەیسەری شتەکان ئەو شاشە شتە جوانانە شتێدایە. ئەو ئەپلیکیشنە هاوکارێکی جوانە کە هەموو خەڵک بە چی پێدرێن زیندی بە زیندوی ببینی بە ڕاستەوخۆیی سعرەکان ببینی بەبێەوەی هیچ کەسێک هەست بە قەڵەم وەکوی کە ئێستای بینین لەسەر شاشەکەی ئێمەشەیە ئەمە ڕاستەوخۆی واتە ئەم نرخە کە ئێستا لەسەر ئەوە هەیە ئەو نرخەیەکە لە ئەپلیکیشنەکە لە ناو بازاریش هەمان شێوەدانراوە لەسەر شاشەکەی ئێمەژەڕوە بزەبت هەمان شتە. کاک باوان چی کردیا ئەوان سپاسیان دەکەم زۆر ماندی بووینە. طبعاً ئەمە وەکو سندیکای زێڕەنگران بەتەنێ پێمانە دەکرا ئەوە هەوڵ و هیمەتی برایانمانە لە ئاسایشی هەولێر بەچێ بە هاوکاری بەڕێبەراتی کۆنتترۆلی جۆری خشە چکە کۆنتترۆلی جۆرن لایەنە معنیەکەی ئێمەیە چونکە ئەو هەموو تەنزیمە جوانەی لە سعر و لە عیار کە هەولێر ئێستا یەکەمە پێشەنگە لیرەی هەولێرێ لە لیرەی دووبەی باشترە لیرەی هەولێرێ لە لیرەی تورکیای باشترە بە تەحەداوە مەعمەلەکانیشمان لە وڵاتانی ئیقلیم و لە بەغدایش باشترن. ئەوە شاهێدی وانە لۆمەدەدا ئەوە هەموو هەوڵ و هیمەتی چێە ئاسایشی هەولێر و کۆنتترۆلی زۆریە و سپاسی زێڕەنگرانیش دەکەین. سپاس بۆ ئێوەش جای مۆلای تۆ بابزانین کاک باوان دەستان خۆش بێت سەرکەوتوو بن ئەم ئەپلیکیشنەی کە دروستان کردووە چەندێکی پێچوو تا خەڵک ڕاهات لەگەڵی با بەگشتی بڵین جا لە خەڵکیش بە تایبەت بڵین زێڕەنگەران تا چەند توانیان یەکسەر هاوکار بن لەگەڵتان و لەگەڵ ئەپلیکیشنەکە خۆیان بگونجێن بە تایبەت ئەو نرخەی دیاری کراوە چونکە ئێمە باسمان کرد کە حەقدەسی تێدا ڕاستەوخۆ نرخەکانیشە ئەمانە هیچ بربەستێک نەهاتە ڕێگەی ئێوە بۆ دانانی. زۆر سپاسان دەکەم بەنسبەت ئەوەی کە ئەمە چۆن دەستمان پێکرد ئێمە لە ڕوانگە و ڕوویای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ بە تەکنۆلۆژیاکردنی کاروبارەکان بڕیارماندا لە شوێنی خۆمانەوە شتێک بکەین بۆ ئەو مەبەستە دەستمان پێکرد هەوڵماندا و سپاس بۆ خواتوانیمان سیستەمێکی پێشکەوتو دروست بکەین کە ڕاستەوخۆ بەستراتەوە بە نرخی جیهانی زێر لەلایەک ئەوە بەزنیە بەتەنیا چونکە پێویستە کارتێکەکە ناوخۆیەکانیش لەگەڵی بەسترا بێتەوە
سەعری زێر لە هەولێر لە کوردستان لە عێراق زۆربەی کات جیاوازە لەگە سەعری جیهانی زێر ئەوە هەر ئێرەنج نییە هەموو وڵاتەکانەوە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو تورکیا جاری وهەیە 10,000 دلار فەرقی هەیە لەگەر هەرێمی کوردستان ئێمە سوپاس بۆخوا ئەو شتەمان جێبەجێ کرد ساڵ و نیوەک پێش ئێستا و خستمانە بەردەستی زێڕەنگەکان بۆ یەکەم جار ئەوان ئیشیان لەسەر کرد و کە دیتیان نرخەکە متمانە پێکراوە سوپاس بۆخۆ ئێستا هەمویان کار بۆ سیستەمە دەکەن کەواتە کەس لێی زەرمەند نەبووە کەس نابەدڵی نەبوو لەگەڵ چۆن ئێمەوە دەکەین کە زەرەر نەکەین ئەگەر نرخێک بێتن ها ڕقمێک بێتن ئەوە لەوانەیە زەرەر بکەن ئێمە بەرپرسیارەتێکە هەڵدەگرین لەبەر ئەوەی خۆمان بازرگانین کە نرخێک دادەنین بەسەرەن زێڕنگرێک بۆ نرخ ئەو زێرە بفرۆشێ ئێمە زێری بەردەست دەکەین بۆی کە دەتوانێت بێت ئێمە بکردەوە و زەرەر نەکاتن ینی نرخەکە نرخەچی واقعیە ئەگەر زێری بۆ نرخە مەسەرەن ئەوڕۆکە بە 80 و ئەگەر حەفدە بێتن بفرۆشە بەوەندا ئێمە دەتوانین بە نرخەجی کەمتر دەدەینەوە زێڕنگرەکە پێویستەکان ئەم کاراکە ئێمە وەکو هەموو بازرگانەکان لە شاری هەولێر من بەناوی هەمویان قسە دەکەم هەمویان زێڕی پێویستیان هەیە بەردەستی زەرنگەکان بکەن جاباسێکی ئەم زێڕی بەردەستم بۆ بکە هەم لە ئۆنسێکەوە لەگەڵ پارچەیەکە وەکو خشڵە لەگەڵ لیرەیەک پێم بڵێ حەق دەسەکانی چۆنەوە لەسەر چ بنەمایەک دیاریەکرێ و دواتریش حەزەکەم کاکەندرێنیش هەمان زۆر من دەمێت پێ بڵێم ئەو نرخانە چۆن دیاری دەکرێت بازرگانەکان چۆن ئەو نرخە دەدۆزنەوە کە زێر دەکڕینەوە ئێمە کەسێک زێر دەفرۆشتێت داتە زێرنگرەکی بەڕێز ئەوان بۆ ئێمە دێنێن زێڕەکە بۆ شێوەیە ئێمە دەیشتێنین زۆر زابینی ومانە زێرەکە دەشتێنین ئەمە زێڕی بەکار ئەمە زێڕی بەکار هاتووە ئێمە دەیشتێنین چی لێ دەکەین دوایشکان و ئۆکەی دەیتوێنینەوە ئەو زێڕەکەیە کە توانمانەوە دەبێتە ئەو زۆرە سەبیکەیە ئەو زۆرە قالبە ئەم زۆرە قالبە ئەوە تواوەی ئەو زێڕەیە نرخی قالبەکە چەنە نرخی قالبەکە ئەوە هەر نرخی زێڕەکەیە زاری ئەوە نافرۆشی ئەوە بۆ ئیشە ئێستا پێ دەڵم چی ینی هێشتا ئەوە مادەخاوەکەیە نەخێر ئەوە زێڕەشی خاوێن نییە زێڕەشی خاوێن نییە لەبەر ئەوەی من لەوانەیە لێرە زێر ئایر هەژدەم کڕی بێ ئایر 22 کڕی بێ 21 کڕی بێ تێکەڵ یەکەنەوە بە تێکەڵی ئێمە دەیتوێنینەوە ئەوەی لێ دێت بەس ئەوە کاری پێ ناکەین ئەوە چی لێ دەکەین ئەوە دەچێتە دەرەوە زۆربەی کات دەچێتە دەرەوە قالبانە چەنە کێشیان ئەوەی ئێستا بۆ نمونە ئەویان 500 غرامە نیو چلوەیە بەس بە کەیفی خۆمانە چەند ماوەی ئەوە دەتوێنینەوە کە ئەو زێرە چوە دەرەوە پرۆسەیەکی ڕیفاینەری بۆ دەکرێت پرۆسی پاڵاوتنی زێڕی بۆ دەکرێتن دەبێت ببێتەوە زێرە خاوێنەکە دەبێتەوە خۆڵ کە بۆ خۆڵ دووبارە لە دەرەوە دەکرێتەوە بۆ شێوە زێرە عیارەکەشی خاوێنە ئەوە بەڵێ دەکرێتەوە 24 95مان هەیە و 3 هەیە 95 واتە 199.5 زێرە 3 199.9 زێرە ئەوە دووبارە لە دەروی وڵاتیان دێتەوە ئێرە بۆ کارگەنا خۆیەکانی خۆمان دەیکەینەوە ئیش دەبێتەوە ئەو خشلانێک کە بەکاردێ بۆ جوانکاری باشە ئێستا حەقدەستی ئەو چۆن لە ئەپلیکیشنەکە دیاریەکرێت لە ئەپلیکیشنەکەدا بەشێکی تایبەتمان هەیە بە ناوی کۆنڤێرتەر نووسراوە نەکەر حەقدەستەکەی هەر کەسێک کە دێتە بازار زێر دەکرێت دەتوانێت غرامەکەی بنووسێت چونکە خەڵکی ئاسایی بە مسقال تێدەگات بەڵام زەرگەکان بە غرام ئیش دەکەن دەتوانێت ئەو غرامەکەی کە لەسەر تەرازبەکە بە چای خۆی دەبینێ لەسەر بەرنامەکە بینوسێ و ئەو حەقدەستەی زەرگەکە پێی دەڵێتن مەسەرەن دەڵێ بە $10 غرایم بە $10 ئەو تەنها ئەوەش دەنووسێ دەخوارەوە کۆی گشتی زێڕەکە بە $10 پێ دەڵێ و کۆی گشتی حەقدەستەکە بە $10 و هەموو پارەکەشت بە $10 پێ دەڵێتن چۆن ڕاستەوخۆ نرخەکەی وەرگرتووە لە ئەپلیکیشنەکە و نرخی دۆلاریش ڕاستەوخۆ وەرگرتووە باشە ئەم زێڕم بەرێکە ئامادەتان کردو بینێرنە دەرەوە ناوەی ئەمەیان کە ئێستا تێکەڵەیەکە باستان کرد کاک هەندرێن بۆچی تا ئێستا ئێوە پرۆژێکشتان هەبوو ئەم زێڕێکە بەدەست منەوە ئێستا دیار نییە چ مسقالێکە یاخود با بڵێن چەند مسقالە چۆنە چیتیایە چەند یاخود با بڵێن ئەمە چۆنە بۆ تا ئێستا لە ناو کارگەی کێرێمی کوردستانە ئەمە کاریتیان ناکرێتەوە بیرمە پێش ساڵێک بوو 2 ساڵ بوو پێش 2 ساڵ وتێ ئێمە هەوڵەیەن کارگەیەک دانین بۆی ئەم کارە بکەین بۆچی ئەمە بچێتەوە دەرەوە دوای ئێوە بیهێنەوە و جارێکی دیکە ئەم هەموو حەقدەست و حواڵێ لەسەر بازرگان و هەتا مەترسی و وەڕێگری عێراق و هەمووی ئەمەی بچێت سەر پرۆژەکە ئێوە گەیشت بەچی بۆی کە ئەمە جارێکتر لە ناو کوردستانە کاری پێ بکرێتەوە ئەوەی لەسەر سەبرانە لەسەر خێرانە ئەوەی داهاتوو ناڵێم چ دەبی ئینشاڵڵا شتی زۆر جوان دەبی بەڵام ئێستاش خۆشبەختانە لە هەرێمی کوردستان لە سلێمانی هەیە لە سلێمانی ڕیفاینەریەک هەیە زۆر باشە ئەویش بەڵام خۆشبەختانە ئینشاڵڵا هەرێمی کوردستان ئەو دەرگای دەکاتەوە کە
ئەو زێرانە لە ناو خۆمان ڕیفاینەری بکەینەوە خەڵک بازرگانک بەم نزیکانە پرۆژێکی وا جێبەجێ دەبی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ڕیفاینەری باش دەبی کو ئەوەی ئێستا لە سلێمانی هەیە ئینشاءڵڵا لە هەولێر دەبێ لە دهۆک دەبێ باشە زێڕەنگەران ئەینێرنە ئەوەی سلێمانی باوەڕ پێکراوە بۆ باوەڕ پێکراو نیە لەبەرەوەی باوەڕ پێکراوە لەبەرەوەی خەڵکی وڵاتی خۆمانە ئەو کەسە ئەویش داینایە لە خۆی عیبی نییە شتێکی باشە ئەمە تەرجیعی هەموو شتێکی ناوە خۆ دەکەم یعنی ئێستامە کو بەبیرتە لە ڕابردوودا لەو کەناڵی دەمانگۆ باچیدی زێڕنگریمە دەست حەقی نەداتە وڵاتانی دەرەوە دروستە الحەمدلله ئێستا زۆربەی ئەو زێڕەی لە ناوە خۆ خۆشببختانە ئەو هەموو قسەچیش لە ئەعلام ئەمە هەندێک زانیە من احترام لێرەوە لە بۆ زۆربەی زێڕنگر و کەناڵەکانی میدیایی هەیە هەندێک خصوصیاتی ئیشی پیشەگەری هەیە ئێمە ناکری لە ناو ڕاستەخۆ ناو بەرنامە هەموو شتێک بڵین بەڵام من بە خۆشحاڵیەوە نێنی پیشە ناوترێ ئەوە ئینگۆ ناڵێم دەڵێم هەندێک کەناڵی ڕاگەیاندن بەڵام بە شانازیەوە زێڕی هەولێرێ هەتا بەسڕایش دەڕوە زێڕی معاملەکانی هەولێر دەڕوە لە هەولێرەوە بۆ شوێنی تر جێبەجێ دەبی ئەو سیستەمەی کاکە باوان باسی کرد سیستەمەکی پێشکەوتووە ئەی ئەو حەق دەستە بۆچی جیاوازی هەیە باسێکی ئەوم بۆ بکە چونکە ئەو کاتەکە لە کاک باوانم پرسی حەزم کرد لە تۆش بپرسم و وەڵام و ڕای تۆش وەرگرم ناوخۆ دەریشەوە زۆر جاریان حەق دەست لە پارچەیەک زێڕەوە بۆ پارچەیەکی دیکە گۆڕێ بۆ نمونە ئێستا ئەگەر لیرەیە بکڕی حەق دەستی زۆر کەمە یا ئەتوانین هەر بڵین لەسەرین یان سادە بە زمانێک سادەی هەولێریانی پێ دەرێم دەزانی چێ حەق دەستە ئەوە ئەتوو دەچی لە دوبەی دەکڕی بازرگانی یان لە تورکیای دەکڕی ئەتوو لە دوبەی $7 یان لە تورکیای مەسەن $6 $7 ئەو $7 کرێی تارت لەسرە فندقت لەسرە ناخواردنە کرێی دەستی دروستکردنی کابرای هیندی و پاکستانی و بەنگلادیشی و مۆزەمبیقیەکان هەرە تو دەیدای ئەو هەموو لەسە بازرگان و لەسە هەولێرە و لەسەمە حیسابە بەس بە هەمان معمەل و کارگەکانی هەولێرە ئێستا هەمان کارگە هەمان شت دروست دەکا بە هەمان کوالیتی لۆ من بچم لە دەرێ بینم دەشکری هەندێک جار دیزین هەیە لەوانەیە لە هەولێر نەکرابی یان خەڵک هەیە تەڵەبی لەسرە دوایە سروشتی باشەگەر چوار دوکان لە ناو بازاری زەرەنگەرانی هەولێر لیرە بفرۆشن هەمان حەقدەستی لەسرە لیرە بزانە لیرەی کوالیتی بەرز لە معمەلەکانی مە کە دروست دەکرێت بە کوالیتێکی جوانی ستاندار ئەمە سوپاسی ئەم معمەل لیرەکان دەکەم هەر لیرەیەک حەقی دروستکردنی خۆی ئەو 10,000ەیە ئەوە حەقدەست نییە ئەوە ئەتعابە ماندی بوونە کابرای کرێکار دروستی دەکات پێوە ماندی دەبێت معقول نییە من 10,000 لێوەرنەگرمەوە ئەو 10,000 بەڵام ئەی خشڵەکان خشڵ باشم پرسیارێک لێ دەکەم کاتە دەتەوێت ئەو قایش لیرەیەوە کاک باوان ئەو قایش بیان گەردانە باشە ئەو گەردانەیە ئەوە زای چ وردەکاری تێدا دەکرێت زێر ئەو قالبەی لەبەردەستی تووە ئەو قالبەی باوانی ئەمە ئەوەمان یەکەم جار ئەمەشە یەکەم جار ئەوەیە تا ئەکرێتە ئەو قالبە و ئەنج ئاکرێتە خاتون ئەوە هاژەخان ئەوەی دەستێت ئەمە دەنێرینەوە مەسەن لە بابرین لە تورکیا ریفاینەری دەکرێتەوە لەوێ 2 غرام لە زێڕنگری دەڕوە ئەو قالبە دێتەوە بەردەستی وەستای زێڕنگر لە مەچینەی دەدا هەتا ئیش دەکات نەقیسەی چیلۆیەکی 2 غرام 500 نیە باوانجان 2 غرام و نیو مسقال هەر نەقیسەکەی دەڕوە ئیش دەکات کارەبای معمەلی شاگردی وەستای دانیشتە و هەمومەکەینەی دانایە ئیش دەکات دەست حەقەکەی ئەو ئیشەیە چکە تو خۆ قالبەکەت نەویستێ لە من ئەتوو خشلت ویستە من وەرگیراوە من کڕیومە پارەکە لە من وەرگیراوە من دوای 2 ڕۆژە فرۆشمەوە یەکترێ کرە هەر ئەو کەسە بوو حەقدەست لە هەمان کەسیش وەربگیرێت و یاخود دوای 2 ڕۆژ ئاینە شت حەقدەسەکەی لێ ئەشکێنرێکە منەی بەم زەرەکە بێ من بیەمەوە جارێکی ئەوژانەشەخانەوە زانی ئەتوانێت کتاب خوێندیتەوە ئەو حاڵەتەی کە ڕوو دەدا ئیلا لە کتێبەکەی کۆماری جمهوریەتی ئەفلاتون یعنی شتێکی میسالیە باز دەکەی شتی وە زۆر ڕوونادا یعنی کابراەک ساڵک گردانێکی بەکارینە 20 جێی شکایە دەفرۆشتەوە حەقدەستی دەڕوە ئەمەش دەیش چێنینەوە دەیکەینەوە قالب مەبەستەوەیە دەبینی سبینی ئەتوو بە 2 ڕۆژی دیبێ جە کاکە بە 2 ڕۆژی مەتوە بکەن بێگانان ئەوە کاک باوانەوەمە لەوێنێ لە خزمەتداین بەڵام
هەتوو بە 2 ڕۆژی بێبی فرۆشیەوە زەرەرشی کەمتر دەکەی دڵنیا بە ینی هەر خاوەنی زێڕنگرەکە بە سعرێکی باشترت لێ وەردەگرتەوە بەس گەردانەکە تەعبان کردیە ماری کاول بووە 20 حەفلەت پێکردیە 4 تازیەی پێکرایە ڕەبی تازیە پێ نەکرێ زۆر ئافرەتان تازیەش پێ دەکەن باشە بەڵام ئەگەر 2-3 ڕۆژ بەبێ ڕۆژ بێ زەرەر لێت بکڕینەوە لە هیچ ئیشەکی ئەوشتە نییە لبرێلۆ ئەتو تاخم قەنەفەچی دەکڕی پاش 2 مانجی دی دەبێەوە بە 30 وەرەقەت کردیە بە 5 وەرەقەت لێوە ناگرنەوە بە زێرەکە هەر سوقلی خۆی هەیە تەنها لە دەستحەقەکە ئەو $10 دایتت یان ئەو 10,000 دایتت ئەوە شتەکی نۆرمالە لە هەموو دنیای ئەو شتایە یعنی ئەوە بەدەستەمەنیە بەخۆی باشە کاک باوان کاک هەندرێت بابەتێکی نوێ هەیە پێم خۆشە ئێوەشی لێ بن باسی کەم و بۆ بینەرانیشی باس بکەین کە زێڕی چینیە باسیێواکەین بۆی دواتر قسە لەسەر ئەمەش بکەین کە باسیێواکەم ئیتر هەر ئۆتۆمبیلی چینی نییە لە ناو بازارە و بازار پڕکە اینجا لە مولاچینە بازاری ژەڵێ بازار پڕ بووە لە زێڕی چینی چین زێڕێکی نوێی تۆکمەی دروست کردووە بە ناوی هارت پیور گۆڵد ئەم جۆرە زێڕە دروست کراوە تۆکمەی توخمەکەی زێڕەکەیە بەرامبەرە بە 99.9 زێڕێکی خامە تەواوە لە ڕووی کێشەوە کێشێکی کەمتری هەیە و لە زێڕەکەی ئێستا کە لە بازاڕا هەیە ڕەنگەکەی زەردیەکەی زیاترە بەریقەدارنەوەکەشی زیاترە و هیچ شوخت و درزێکیشی تێناکەوێ لە ئێستا شاسڵایە 25 هەموو بازاری چینی گرتوتەوە ئەم زێڕە پێک هاتووە لە زێڕی ئارە 24 و تێکەڵەیەکی کەمیش لە زێڕی ئارە 18 تێکراوە ئەمە وای کردووە نرخەکەشی کەمتر بێ لەو زێڕێکی ئێستا لە بازارە مامەڵی پێواکرێت جایتر بازارەکان لەمە دووە ئەبێ بچین بڵین ئەرێ زێڕە ئەسڵیەکە و هەیەیان زێڕە چینیەکە نرخ دیاریکردنیشی لەسرە و هەروەها حەقدەست و گومرگیشی کەمترە بۆ بازارەکانیش و ئەمە واکات کە دۆخی ئێستا یاخود ئەو دۆخی ئێستا هەیە کە خواستێکی زۆر بۆ زێڕ هەیە بۆ ئەوەش زیاتر دروست بێ جا ئەم زێڕی ئێستای چین کە دروستیەکە لە زێڕە پیشەسازیەکە جیاوازترەواتە هەمان جۆر نین وەکو قاڵب وەک سوارات ئەفرۆشرێت بەڵام لە ناو چیپی ئەلکترۆنی و تەکنەلۆژیا بەکارنیانێت چونکە ماوەیەکی زۆرە زانە چینیەکان کاری تیاکەن هەوڵیان داوە بۆی کە بە هیچ شێوەیە لە ڕووی کیمیاییەوە جارێکی دیکە ناتوانن پێکهاتەی بنەڕەتی زێر بگۆڕن تەنها لە ڕووی فیزیکیەوە گۆڕیویانە و کاریان تیا کردووە جا من پێم خۆش ئێستا بزانم لای هەم زێڕەنگەرێک و زێڕەنگەرێکی بە ئەزمون پرسیار بکەم کە ئایسا زێڕی چینی هەیە لە بازارەکە ئەگەر هەبێت لە ئەپلیکیشنەکە ئێوە جیایەکەنەوە کە ئەمە زێڕە چینیەکە ئەمە زێڕی کوردی ئەمە زێڕی بۆ نمونە جاتان دەبێت زیاکەینەوە لەبەر ئەوە یەک شت تازە گوتت کێشەکەی سوکترا کێش هەر کێشە مەسلەی مەبەست تو ئەوەیە کە قەبارەکەی لەوانەیە جیاواز سێرکە من دیقەتە ماکە خوێندمەوە لەسەری ئەگەر بکرێ بە ئەکسسوارێک بۆ نمونە ئەمە چینی بێت ئەتوانرێ هەتا چەند بوێ گەورەی بکەی قەبارەکەی و کێشەکەی کەم بکەیتەوە بۆ لەبەرەوەی زۆر بەقووەتە ئەمە بۆ خەڵک باشە کاتێک کە ئەبینێ ملوانکەیە بە تایبەت بۆ ئەکسسوارات خانمان کە بینێ زۆر گەورەیە و هەموو گردنی داپۆشیەوە بەڵام کێشەکەشی کەمتر و پارێکی کەمتر ئێمە خواستی لەسرە کەمترە ینی زۆر زیاترە بێ لەسەری چونکە نرخەکەی کەم من بەستم ئەوەیە لە ڕۆنە زانستیەکەی ڕاچوەنە ئێمە زێر ئەگەر بە هەندێشت دەیناسینەوە وەکو قەبارەکەی تو سەیری تەنچی ئەو قالبەکەەوە 1 کیلۆیە 1 کیلۆ زێڕە چەند تەنکو بچووکە تەماشا 1 کیلۆ زیو بکە زیوەکە زۆر بەرامبەرەوی قەبارەکەی گەورەترە قەبارەی زێر لە سانتیمەتر سێجایەک 19.25 سانتیمەتر سێجایە ئەوە نسبەی بەوەی دەناسرێتەوە لە تاقیەکان ئەوە یەکێک لە ڕێگەکان کە زێڕی پێ بناسرێتەوە و ئەگەر ئەو زێڕە چینیە دێ قەبارەکەی هەر پێش هەموو شتێک قەبارەکەی جیاوازە ئەوە یەک لە شتەکان دەرنەچوو ینی نەبووە زێر ناکرێ پێ بڵێ زێر ئەگەر هەموو خاصیەتەکانی زێر تێدا نەبێتن باشە ئێستاڵێ ینی ئایارەکەی 99.9ە ینی بۆچی خاصەتی ئەوە ئیش دەکە لەسەر پرۆتۆنی زێر ژمارەی پرۆتۆنی مەسەلەن هەر مادەیەکی کیمیایی ژمارەیەکی کیمیایی خۆی هەیە لە خشتەی خولیدا هەیە لەوانەیە ئیش لەسەر ئەو ژمارە خشتە خولی بکە من نازانم بزە بچۆنەوە زێر سینیا بەڵام یەک لە خاصیەتەکانی زێری پێداناسرێتەوە قەبارەکەیەتی تۆ گوتت وەزنەکەی یانی کشان و ئەوەکەی
یەک لە خاصیتەکانی زێر تێدانە لە سەرەتاوە کەواتە لە ئەپلیکیشنەکە لە داهاتووە ئەکید ئەتوانن دەبێت بە ئەگە هەش بێت. ئاسانی دیاریکەن بڵێن ئەمە زێڕە چینیەکە ئێمەش زێڕە بەڵێ دەناسێتەوە و دەبێت نرخیشی جیاواز بێ پێم وایە. بەڵێ بەتەکید نرخی باشە کاکەندرێن جەرەنگەرێکی ڕەسەن و ماشەڵا بە ئەزمموی لەگەڵ زێڕی چینیایانە ئەوجبابینەوە ئەو هەویرە ئاوی زۆر دەوێت ئەنگۆ مەسەن کاک باوان نمونەی زۆر جویناوە لەسەر قەبارەی زێر قەبارەی زی و هەمان چیلۆ لە قەبارەی زێڕەکە حەزمەکەی زیاتر بوو پەیوەندی بە چڕیوە هەیە دروستە زێر عەدەدی زەڕی ژمارەی گردیلەی 79 زی و 42 زی و زێر برادری یەکەن چەند سار و زەمانە تقریبا وڵا برادایەتی بینی زی و زێری دەگەڕێتەوە لە 12 هزار سال پێشتا و بە تایبەتی لە سەردەمی دەوڵەتی لیدیا لە سەردەمی سۆمەریەکان زێر و زی و خوشک و برا بوون شیکڵی زێر هەبوو شیکڵی زیو هەبوو زێڕەکە بەهێزتر بوو لە شیکڵە زیوەکە بەس ئەمە لە ڕووی زانستی ئەوەندەی متابعەم کردیە نزیکترین مادە لە سەرزەوی لە دوای تەقینەوە مەزنەکەی بیگ بانک نزیکترین مادە لە زێر زەیبەقە کە ڕێژێکی زۆری توێکڵی زەوی داپۆشیوە زەیبەق عەدەدی زەڕیەکەی 89 زێر عەدەدی زەڕیەکەی 79 هەموو دنیا هەستی هەموو ترامپ و سەرکردەی دنیاە خڕ ببنەوە ناتوانن یەک گردیلە دروست بکەن لەسەر زەوی یەک گردیلە چییە؟ یەک گردیلە دەتوان شەکەم بکەنەوە بە هیچ شێوەیە لە مادە بنەڕەتیەکە گۆڕانکاری دروست نەوە ناشتوان ئەوانیش هەمان شتەڵێن بەڵام ئەڵێ ئەتوانن لە ڕووی فیزیاییەوە گۆڕانکاری بەسەرا بێن واتە قەبارەکەی گەورەترکە بە شێوازێک دروستیکەنەوە کە پتەوتر بێت چونکە هەر ناوی زێڕەکە وایە خاتون زێر لە ئەنجامی تەقینەوە گەورەکە لە ئەنجامی پاڵەپەستۆ و تەقینەوەیکی زۆر مەزن زێر دروست بووە لە کەوندا لە گەردووندا یان با بڵێن لە زەویدا زێر عەدەدی ئەیۆکەی عەدەدی زەڕیەکەی 79 هەموو دنیا هەستی ئێستا ناتانین بیکەینە هەشتا کە بۆ هەشتا بیکەینە زەیبەق بەڵام دەتوانی شت کەم بکەوە مەسەڵەن لە زەیبەقدا یەک گەردی دەردەینێن عەدەدی زەڕی زەیبەق دەکەنەوە 79 لە چێن دەرێ لە بن تەقینەوەیەکی نەوەوی زۆر گەورە چونکە کاک باوان باسی لایەنە کیمیاکەی کرد لە چاردەورەی نوات ناوچی زەڕەیەکی زێردا پرۆتۆن و ئەلکترۆنەکان دەسوڕێنەوە دەخولێنەوە ژمارەیان 79 یەکیان بە سالب من ئەمەم ئەزانی بۆ ئاواڕوونکردەوە ئاوا بۆ وردم کردەوە لەگەڵ ئێوە و کە شارەزان لە برۆی کە لە خەڵکی بگەێنین بە هاتنی ئەم زێڕە گۆڕانکاری لە نرخی زێڕی گیانیا ڕوونادات چونکە هەر یەکە بۆ خۆی نرخێکی اینجا زۆر بە خێرایی چونکە هیچ کات نەما پێم بڵێ تا سەری ساڵ زێر بەرز بێت وایە دابزە تا سەری ساڵ من هیچ پێشبینیەک نادەم ئایندە نادیارە چونکە خوێندنەوەی عەقلی ترامپ و جێرم پاوڵی بە کەس ناخوێندرێتەوە لەوانەیە لە دوای سەری ساڵ زێر بەرزبوونەوە ببینێ ئەوە احتیمالە بە پێی لێکدانەوەی خۆمان زێر دابەزینێکی کەمیش ببینی بەزەوەن دەشتان پێ برم زێرە سینەکە تا هەشتا ساری هەر ئەو ئەشیعە خراپانەی لەسەریتی دەرناچی لێ هەتا ئافرەت بتوانی بە خۆی بکە دەنجی دەهۆڵ لە دوورەوە خۆشە بڕواناکەم زێری چینی بتانی ئیش بکە وای لە یەکین زێرە کوردیەکەی خۆمان لە هەمویان باشتر بێت تاکید کاک باوان زۆر بە خێراییش تۆ پێم بڵێ نرخی زێر پێشبینیت بۆ زێر چۆنە نرخی زێر چی لێ دێ نازانم بەس دەتوانم نرخی زێری دروست پێشکەش بە هەوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەندە من دەتوانم بیکەم و بە شانازیەوە ڕایدەگەێنین هەولێر وەکو پێشەنگێک بۆ یەکەمین جار لەسەر ئاستی کوردستان و عێراق بۆ خاوەنی ئەو سیستەمە و لەمەوە دوا وەکو پێشەنگێک بۆ شێوە مۆدێرنە مامەڵەی زێر دەکات تا ئینشاءڵڵا بە ناوی کوردستانەوە نوێنەراتەکەن زۆر سپاس بۆ حافزی هەولێرش ئەوکەی جێبەجێ کرد باژێکی پێ خۆشحاڵ بووین پارێزگاری کاک باوان سەلام بەخێر هاتی ئەو ئەپلیکیشنە و هەروەها زێڕەنگەر و کاک هەندرێن تۆش یەخۆ بەخێر هاتن سەرچاو سەرۆکی سندیکای زێڕەنگەرە هەر بژین بەخێر هاتن